سڵاو گوڵەکانم بە هیوای تەمەندرێژی و لەشساغی بۆ هەمووتان. گوڵەکانم هاتینەوە سەر وانەیەکی نوێی کوردی بە پیتێکی نوێوە، بەڵام با ئێستا چەند پیتێک دووبارە بکەینەوە. لە یەکەم پیت دەست پێەکەین، ئەمان پیتی چییە؟ پیتی ج. پیتی ج، جەی کۆتایی، جەی سەرەتا و ناووشە، جا جا. جەی کۆتایی، جەی سەرەتا و ناووشە، جا جا. باشە گوڵەکانم، کێ ئەزانێ پیتی جەی کۆتایی وەکو چی؟ جەی کۆتایی وەکو چی؟ وتمان ئاژەڵێکە لە مشک گەورەتر بوو. کێ بیری ماوە؟ ئەمە چییە؟ پیتی جەی کۆتایی. جەی کۆتایی. با بزانین جەی کۆتایی وەکو چی؟ کە وتمان ئاژەڵێکە لە مشک گەورەترە. وەکو جەرج، وەکو جەرج. جێ لە کۆتایی وشەی جرجە هاتووە. با بزانین جێی سەرەتا و ناووشە وەکو چی؟ جێی سەرەتا و ناووشە وەکو چی؟ جێی سەرەتا و ناووشە وەکو جانتا، وەکو جانتا. باشە، ئێستا با بینە سەر پیتێکی تر. ئەم پیتیان چی بوو؟ کێ بیری ماوە؟ پیتی ژ. پیتی ژ، ژ ژا ژە. ژ ژا ژە. با بزانین پیتی ژ وەکو چی؟ پیتی ژ وەکو چی؟ ئەمە پیتی چییە؟ پیتی ژ. پیتی ژ، پیتی ژ وەکو چی؟ با سەیریکەین. وەکو قژ. پیتی ژ وەکو قژ، قژ. با بینە سەر پیتێکی تر. ئەمان پیتی چییە؟ با بزانین ئەمان پیتی چییە؟ پیتی ئی. پیتی ئی. ئی کۆتایی، ئی سەرەتا و ناووشە، یا یا. ئی کۆتایی، ئی سەرەتا و ناووشە، یا یا. باشە گوڵەکان، ئێستا با بزانین ئی کۆتایی وەکو چی؟ ئی کۆتایی. ئەمە چییە؟ ئی کۆتایی. باشە، ئی کۆتایی وەکو چی؟ ئی کۆتایی وەکو چی؟ با بزانین وەکو ماسی، وەکو ماسی. ئی لە کۆتایی وشەکەیە هاتووە، بۆیە پێی ئەڵێن ئی کۆتایی. ئی کۆتایی وەکو ماسی، وەکو ماسی. باشە گوڵەکانم، ئێستاش با بزانین پیتی ئی سەرەتا و ناووشە وەکو چی؟ پیتی ئی سەرەتا و ناووشە کێ بیری ماوە وەکو چی؟ ئی سەرەتا و ناووشە وەکو سیر، وەکو سیر. ئی لە ناو وشەکەیە هاتووە کە ئەڵێن س ئی ر. س ئی ر. ئی لە ناو وشەکەیە هاتووە، کەواتە ئی سەرەتا و ناووشە وەکو سیر، وەکو سیر. باشە، ئێستا با بینە سەر ئەم پیتەی تریان. ئەمان پیتی چییە؟ پیتی س. پیتی س، سەی کۆتایی، سەی سەرەتا و ناووشە، سا سە. سەی کۆتایی، سەی سەرەتا و ناووشە، سا سە. باشە، ئێستا با بزانین پیتی سەی کۆتایی وەکو چی؟ ئەمە چییە؟ سەی کۆتایی. سەی کۆتایی. باشە، با بزانین سەی کۆتایی وەکو چی؟ وەکو داس، وەکو داس. سەی کۆتایی وەکو چی؟ وەکو داس، کە سێ لە کۆتایی وشەکەیە هاتووە، بۆیە پێی ئەڵێن سەی کۆتایی. باشە گوڵەکان، ئێستا با بزانین سەی سەرەتا و ناووشە وەکو چی؟ سەی سەرەتا و ناووشە. ئەمە چییە؟ سەی سەرەتا و ناووشە. سەی
سەرەتا و ناو وشە. باشە، ئێستا با بزانین چی سەرەتا و ناو وشە وەکو چی؟ وەکو سێو، وەکو سێو، وەکو سێو. سێ لە سەرەتای وشەکەیە هاتووە، بۆیە پێی ئەڵێن سی سەرەتا و ناو وشە. سێی سەرەتا و ناو وشە. گوڵەکانم، ئێستا شینە سەر پیتە نوێیەکە. با بزانین پیتە نوێیەکە چییە؟ کێی زانێ؟ کێی زانە پیتە نوێیەکەمان چییە؟ با بینووسین پیتە نوێیەکەمان چییە؟ پیتی مێ، پیتی مێ، پیتی مێ، مێی کۆتایی، مێی سەرەتا و ناو وشە. مێ لەگەڵ بزوێنی درێژە بە چی؟ ما. مێ لەگەڵ بزوێنی کورتەوە بە چی؟ مە. کەواتە پیتەکەمان چی بوو؟ پیتی مێی کۆتایی، مێی سەرەتا و ناو وشە. ما مە. مێی کۆتایی، مێی سەرەتا و ناو وشە. ما مە. ئێستا با بزانین پیتی مێی کۆتایی وەکو چی؟ پیتی مێی کۆتایی، پیتی مێی کۆتایی. ئەمە پیتی چییە؟ مێی کۆتایی. ئەمە پیتی چییە؟ مێی کۆتایی. مێی کۆتایی وەکو چی؟ با سەیریکەین وەکو مۆم. پیتی مێی کۆتایی وەکو چی؟ وەکو مۆم. کە مێ لە کۆتایی وشەی مۆمە هاتووە، بۆیە پێی ئەڵێن مێی کۆتایی. کەواتە مێی کۆتایی وەکو چی؟ وەکو مۆم، وەکو مۆم. باشە گوڵینە، ئێستاش با بزانین پیتی مێی سەرەتا و ناو وشە وەکو چی؟ ئەمە چییە؟ مێی سەرەتا و ناو وشە، مێی سەرەتا و ناو وشە. پیتی چی بوو؟ مێی سەرەتا و ناو وشە. پیتی مێی سەرەتا و ناو وشە با بزانین وەکو چی بوو؟ مێی سەرەتا و ناو وشە وەکو مێز، وەکو مێز. مێی سەرەتا و ناو وشە وەکو چی؟ مێز. مێی سەرەتا و ناو وشە وەکو مێز. کە مێ لە سەرەتای وشەی مێزدا هاتووە. مێز. ئەڵێن چی؟ مێز، کە لە سەرەتای وشەکەدا هاتووە. ئێستاش با بچینە لای چەند نمونەیەکی تر کە مێی سەرەتا و ناو وشە و مێی کۆتایی تایە. دۆندرمە، دۆندرمە. مێو، مێو. ملوانکە، ملوانکە. مەنجەڵ، مەنجەڵ. دەم، دەم. مار، مار. زمان، زمان. منداڵ، منداڵ. شەقام، شەقام. گوڵینە، ئێستا شینە سەر بەشی دۆزینەوەی پیت لە ناو وشەکاندا، واتە ئەو پیتە نوێی کە خوێنمان لە ناو ئەم وشانەیە ئەیدۆزینەوە. ئێستاش با دەست پێ بکەین. یەکەم وشەمان چییە؟ مە، ی، مێ و نێ. پیتی مێ کامە بوو؟ مە، ی، مێ و نێ. پیتی مێ ئەمە بوو. ئەمە چی بوو؟ پیتی مێ. پیتێکی تری مێی تیا ئەویش ئەمەیە. پیتی مێی سەرەتا و ناو وشەی تێدایە، کەواتە لە وشەی مەیموندا پیتی مێی سەرەتا و ناو وشەی تێدایە. دابینە سەر وشەیەکی تر، ئەویش چییە؟ مە، ر، ی، ش، ک.
مریشک لێرەدا پیتی مێ کامە بوو؟ ئەمە بوو. ئەمە مێی سەرەتا و ناو وشە. مێی سەرەتا و ناو وشە. مێی سەرەتا و ناو وشە لە وشەی چیایە؟ مریشک. هێینە سەر ئەمەیان مێ را و ئی. مێ را و ئی بەچی دەست پێ ئەکا؟ بە پیتی مێ دەست پێ ئەکا. بەچی؟ بە پیتی مێ دەست پێ ئەکا. کەواتە لە وشەی مراوی کە خوێنمانەوە پیتی مێی سەرەتا و ناو وشەی تێدایە. با بینە سەر ئەم وشەی تریان. ئەمە چی نووسراوە؟ مێ شێ کێ. مێ شێ کێ. لێرەیە پیتی مێی سەرەتا و ناو وشەی تێدایە. لە وشەی مشکە مێی سەرەتا و ناو وشەی تێدایە. لە وشەی مشکە مێی سەرەتا و ناو وشەی تێدایە. هێینە سەر ئەم وشەی تریان کە ئەتوانین فێری خوێندنەوەشی ببین. چۆن؟ د ئا دا مێ دەم. د ئا دا مێ دەم. لێرەیە پیتی مێی کۆتایی تێدایە. پیتی مێی کۆتایی تێدایە. لە وشەی دەما پیتی مێی کۆتایی تێدایە. با بینە سەر ئەم وشەی تریان. ش ئا شە قا مێ. شە قا مێ. شە قا مێ. لێرەیە لە وشەی چی؟ شەقام مێی کۆتایی تێدایە. لە وشەی شەقام مێی کۆتایی تێدایە. واتە مێ لە کۆتایی وشەکەدا هاتووە. ئێستاش لێرەدا هێینە سەر بەشی خوێندنەوەی وشە. واتە لێرەدا فێری خوێندنەوەی چەند وشەیەک دەبین کە مێی سەرەتا و ناو وشە و مێی کۆتایی تێدایە. با بزانین ئەو وشانە چی و چین؟ مێ وۆ مۆ. زێ مۆز. مێ وۆ مۆ. زێ مۆز. با بینە سەر وشەیەکی تر کە ئەم وشایان مێی سەرەتا و ناو وشە و مێی کۆتاییشی تێدایە. بزانین چییە؟ مێ وۆ مۆ. مێ مۆم. مێ وۆ مۆ. مێ مۆم. با بچینە سەر وشەیەکی تر. مێ وۆ مۆ. رێ مۆر. مێ وۆ مۆ. رێ مۆر. کەواتە لێرەدا ئەو شانێک کە فێری خوێندنەوەی بووین چی و چی بوو؟ مۆز، مۆم، مۆر. ئافەرم بۆ هەمووتان. گوڵە جوانەکان، ئێستاش هێینە سەر بەشی ژمارەکان. واتە لێرەیە فێری ژمارەکان ئەبین. تا ئێستا ژمارە چەند و چەندمان خوێندووە؟ ژمارە یەک، دوو، سێ. ژمارە چەند و چەند؟ یەک، دوو، سێ. ئێستاش هێینە سەر ژمارەیەکی نوێ. ئەو ژمارەیەش چییە؟ چ ژمارەیەکە؟ ژمارە چوار. هێینە سەر چەند؟ ژمارە چوار. هێینە سەر چەند؟ ژمارە چوار. جارێک تریش بینووسینەوە بەم شێوەیە. ژمارە چوار. ژمارە چەند؟ ژمارە چوار. ئێستا لە سەرەتاوە ژمارەکانە نووسین. ژمارە چەند؟ یەک، دوو، سێ، چوار. یەک، دوو، سێ، چوار. ئەگەر بە پەنجەکانمان بیژمێرین چۆنی ژمێرین؟ یەک، دوو، سێ، چوار. بەم شێوەیە. ئێستا ئەڵێن چی؟ ئەمە چەند جانتایە؟ یەک جانتا. یەک، دوو، بوو بە جوو جانتا. سێ، چوار. ئێستا ئەمە چەند جانتایە؟ چوار جانتا. چەند جانتایە؟ چوار. اینجا لێرەیە جارێکی تر کورسیە هێنین. ئەمە یەک کورسی،
ئەمە 2 کورسی، ئەمە 3 کورسی، ئەمە 4. ئێستا چەند کورسیمان هەیە؟ 1 2 3 4. 4 کورسیمان هەیە. لێرەیە ئەمە سەگێک، ئەمە 2 سەگ، ئەمە 3، ئەمە 4. چەند سەگمان هەیە؟ 1 2 3 4. کەواتە ئێستا با بیژمێرینەوە چەند جانتامان هەبوو؟ 1 2 3 4. ئەی چەند کورسیمان هەبوو؟ 1 2 3 4. باشە ئێستا چەند سەگمان هەیە؟ 1 2 3 4. و هەروەها لە کتێبەکەشا نمونەیەکی یاوە پێمان ئەویش چ نمونەیەکە؟ چەتر. چەتر کە کاتی باران هەڵی ئەکەین چەند چەترە ئەمە؟ 1 2 3 4. 1 2 3 4. گوڵە جوانەکانم، ئێستاش لێرە فێری ژمارە چەند و چەند بووین؟ ژمارە 1 2 3 4. ئافەرم بۆ هەمووتان. دایکان و باوکانی ئەزیز، هیوادارم یارمەتی منداڵەکانتان بن بە نووسینی پیتی م لە دەفتەرەکانیاندا بەم شێوەیە کە من نووسیمە کە ئەبێ بە ئەرکی ماڵەوە بۆیان و دواتر ئەتوانن ڕسمی بگرن و لە کۆمنت دایبنێن. و هەروەها ژمارە 4یشم بۆ ئامادە کردوون تاوەکو فێری ژمارە 4یش ببن. سوپاس بۆ ماندوو بوونتان، بە هیوای لەشساغی بۆ هەمووتان، تاوانێکی تری کوردی خواتان لەگەڵ.